سڵاوتان لەبێت باسی هەواڵێکی گەرمی ئەمڕۆتان بۆ دەکەم کە ئەویش زیادکردنی لە 120 باج بۆ کارتی مۆبایل و ئینتەرنێت کە ئەمڕۆ لە بەشێک لە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم هەواڵە بڵاو بووبەوە. ئێمەش وەکو ڤار بە دووەدا چوونمان بۆ ئەم هەواڵە کرد. سەرەتا چوونە نێو وێبسایتی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە. وەکو دەبینن لە 16 ساڵی 2025دا کۆبوونەوەی کردووە. 18 بڕیاری لەم کۆبوونەوەیە دەرچواندووە، بەڵام هیچ یەکێک لەو بڕیارانەی کە دەری چواندووە پەیوەندی نییە بە زیادکردنی لە 120 باج بۆ کارتی مۆبایل و ئینتەرنێت. هەر بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم هەواڵە، ڤار پەیوەندی کرد بە کاروان یاروەیس، ئەندامی لیژنەی گواستنەوە و گەیاندنە لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ڤاری گوتووە حکومەت دەتوانێت لە یاسای بودجەی ساڵی 2026دا باجی سەر کارتی مۆبایل و ئینتەرنێت زیاد بکات، بەڵام دەبێت بە فیلتری پەرلەماندا تێپەڕبێت. کاتێک یاساکە چووە پەرلەمان دەتوانرێت ڕێ لە تەپەڕاندنی بگیرێت و باجەکەش لا ببرێت. هەر لەو بارەیەوە ئەحمەد حاجی ڕەشید کە پەرلەمانتاری تازەی هەڵبژێردراوی خولی پەنجەمە بە ڤاری گوت حکومەت ناتوانێت بڕیارێکی لەو شێوەیە بدات بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان. پێشتر و بە دیاریکراوی لە ساڵی 2015ەوە بەپێی یاسای بودجە بەڕێژەی لە 120 باجی سەرکارتی مۆبایل و ئینتەرنێت لە عێراق زیاد کراو، لە یاسای بودجەدا جێگیر کرا. دوای 7 ساڵ لە کۆبوونەوەی ڕۆژی 22 ساڵی 2022دا ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا نرخی کارتێکی 5,000 لە 6,250 دینارەوە ببێتە 5,000 و کارتێکی 10,000ش لە 12,500 دینارەوە ببێتە 10,000 دینار. چەند ڕۆژێک دواتر لیژنەی گواستنەوە و گەیاندن لە پەرلەمانی عێراق پشتیوانی لە هەنگاوی دابەزاندنی نرخی کارتی ئینتەرنێت و مۆبایلی کرد. لە 1 ساڵی 2022دا بڕیاری کەمکردنەوە چووە بواری جێبەجێکردنەوە. لە بنەڕەتیشدا پێویستە زیادکردنی لە 120 باجی سەرکارتی مۆبایل و ئینتەرنێت کۆمپانیاکان بدەن، بەڵام لە هەر زیادکردنێکدا کۆمپانیاکان ئەو باجە دەخەنە سەرکارتی مۆبایل و ئینتەرنێت و دەبێتە بارگرانی بۆ هاونیشتیمانیان و ئەوانەی باجەکە دەدەن.